سڵاو هاوڕێیان ئەم کاتتان باش لە هەر جێگەیەکن هیوادارم ئاسوودە و بەختەوەر بن. ئازیزان و خۆشەویستان بە خۆشحاڵیەوە بە یەک گەشتینەوە بۆ پێشکەشکردنی یەکێک لە بەرنامەکانی ترمان لە ڕۆژی چوارشەممە ئێواری چوارشەممە کاتژمێر 9 بە کاتی ئەوروپای ناوەند. بابەتی ئەم جارەمان بە خۆشحاڵیەوە لەگەڵ محەممەدی ئاسنگەرانە کە یەکێکە لە هەڵسوڕاوانی کرێکاری و کۆمەنیستی و ئێستاش بەرنامەکانمان بە تایبەتە بە قسەکردن لەسەر دوای هەڵبژاردن لە عێراقدا. ئایا ئێمە لە دوای هەڵبژاردن پێویستە چ بکرێت و میکانیزمی دوای هەڵبژاردن بزوتنەوەی ناڕەزایەتەکانی خەڵک و ڕێکخراوە ئازادی خواز و کرێکاری و چەپ و کۆمونیستەکان ئەرکیان چییە، چۆن ئەتوانن گەشە بە هاوخەباتی چینایەتی خۆیان بدەن. خۆشحاڵین کاک محەممەد بۆ بەرنامەکە میوانداری ئێمەت قبول کرد. سەرەتا پێم خۆشە باسێکمان بۆ بکەی سەرنجی بەڕێزت لەسەر خودی هەڵبژاردن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی وە بە تایبەتی لە عێراقدا سەرنجت چییە؟ ئایا هەڵبژاردن لە عێراقدا ژینگەیەکی دروستە لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵاتی هەر بوارێکەوە کە ئێستا لە عێراقدا دەکرێت، لە عێراقدا بڵین کراوە ئەنجام درراوە، توانین پرۆسەکە بە شێوەیەک وە چ کەڵسوڕانی کۆمونیستی کرێکە بزوتنەوە کرێکارەکان لەو بارەدا بەشداری بکەن، یان یاخود سەرنج دەوەیە کە ئەمە پێویستە بایکۆت بکرێ و بە شێوازێکی تر گەشە بە ناڕەزایەتی و بزوتنەوە کرێکاری کۆمونیستەکان بدرێت. فەرموو. پێشێکی سپاسانەکەم کە کاوەتیان بۆ دەرفەتێک کە دروستان کردووە. سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو ئەو بینیار و بیسەرانەی کە ئەم بەحسە تاقی بکەن و گوێگرن و ئەیبیرن. دیارە وەختێ قسە لەسەر انتخاباتەکرێ، انتخابات یەک لە شێوازەکانی ئیدارەی وڵاتە یا حکوومەتێکە کە ئەو انتخاباتەکە بۆ پارلەمان، بۆ ڕئیس جمهور، بۆ مقاماتی دەوڵەتی، بەڵام انتخابات فقط یەک دانە لە پێداویستیەکانە بۆ ئەوەی کە خەڵک بتوانن دەخاڵەت بکەن لە سەرنوشتی جامعە. منتها ئەوەی کە ئێمە ئێستا لە وڵاتێک وەک عێراقی بینین، مشکلەکە تەنها ئەوە نیە انتخاباتەکە چاکە یا خراپە، مشکلەکە ئەوەیە کە حکوومەتێک کە قانون ئەساسیەکەی قانون ئەساسیەکە متعهد بە قەوانینی ئیسلامی لەلایەکە و دەستە جهاتی قەومی و مەذهبی ئەساسەن ئەم حکوومەتە تەشکیل دەدەن. یانێ بەحسی شەهروەند، بەحسی خەڵکی سیڤیل چۆتە لاوە تەبدیل کراون بە ئەعزای ئەم مەذهب یا ئەو ملیەت و بە پێی ملیەت و مەذهبەکان ئەم حکوومەتە مقاماتی لە بینی ئەحزابە تەقسیم کراون، لە بین خەڵکانی متعلق بەو مەذهبە یا متعلق بەو ملیەتانە تەقسیم نەکراوە، لەواقع تەقسیم کراوە لە بینی ئەحزابی ئەو مەناطقە. مثلا ئەحزابی سنی هەیە، ئەحزابی شیعە هەیە، ئەحزابی کورد هەن، ئەحزابی تورکمەن هەن، بە نێوی ملەت، ملیەت، قەوم، مەذهب و دینەوە ئەم حکوومەتە بناغەکەی دانراوە. بنابەرین وەختی حکوومەتێک لەسەر بناغەی سیڤیل، لەسەر بناغەی شەهروەند، لەسەر بناغەی ئینسان تەک نەفەر بۆی کە چۆ حقوقێکی هەیە و ئیجتیماعەن چه حقوقێکی هەیە دانەمەزرابێ، ئیتر دیارە ئەو موزاییکی قەومیەت و ملیەت و مەذهب و دین و ئەوانە ئەبێ بە معیار کە لەم حکوومەتی عێراقا معیار ئەسڵی ئەوەیە. بۆ نمونە ڕئیس جمهورین کوردە، نەخست وەزیر هین شیعەیە، ڕئیسی پارلەمان هین سونیە، و دوای وەختێکیش دێن انتخاباتەکەن بۆ پارلەمان،
پارلمان کارەیەک نییە لە عێراق نە لە کورسانەکەی نە لە غێرە کورسانەکەیە ئەوە لە کورسانە چەندێکە پارلەمان ئەسڵ کاران نییە ئەسڵ کار ناکات تاتێەوە دراکەیان قولف لێ داوە پارلەمانەی وجودی نییە حکوومەت لە جێگەی خۆیە کاری خۆیەکە حکوومەتیش لە بین دوو حزب و مناڵەکانی ئەو دوو حزبەکە سەرۆکەکانیان جرا تاالبانی و بارزانانی بوون ئێستا کە تاالبانی خۆی مردووە کوڕەکانی ئەوەن هەمە کارن بارزانیش کە خۆی ماوە هێشتا ئەو کوڕەکانی و برازاکانی و ئەوانە هەمە کارن ئەو لەوێ معنای نییە ڕێی معنای نییە دموکراسی ئەوەی حتا ئەوەی وا لە ئوروپا هەیە هەرچەند دارای ئشکاڵاتی پایەیە بەڵام هێشتا فەرقی زۆری هەیە لەگەڵ ئەو نوع دموکراسیە لەوێ هەیە بەنابەرین انتخابات لەو منتەقا هیچی ناگۆڕێ جارێک من بە قسەیەک مەلا بەختیار بگەڕمەوە بەنەزەم قسەیەکی درستی کرد وەختێک خەریک بۆ انتخاباتیانە کرد یەکێتی نیشتمانی کەستی خوارد بوو لە انتخاباتێکە لە مقابل گۆڕانە ئەو گۆڕان ئێستا یەک کورسیشی پێ نەبراوە بەڵام ئەو وەخت پێم وایە 24 کورسیە نابوو لە انتخاباتێکە مەلای بەختیار هات پاسێکی کرد قسەکەیشی دروست بوو حقیقەتێک بوو کە بەیانیە کرد ئەوت ئەسەن جایگا و موقعیەت و حکوومەتداری بۆ یەکێتی نیشتمانی بەپێ کورسی نییە خۆ بەپێ ڕێی نییە کاکە ئێمە ئەسلحەمانەیە بەپێ ئەسلحەیە وە قودرەت ئێستا لە عێراقا لە کورسانی عێراقا لە بەغدا لەکوێ قودرەتی ئەسلحەیە واتعینەکات کێ لە چ موقعیەتێکا بێ وێلا گۆڕان 24 دانە عینی بوو کورسی بوو دەورانێک چی توانی بکات خەڵک بە ئومیدەوە کە گۆڕان تێ بلاخرە بەعض شتێکە گۆڕێ ناو حکوومەتە ڕێیاندا دیانە هیچ کارێکی پێ ناکرێت دەرگای پارلەمانەکان داخست لێ کارێکی پێ ناکرێت حکوومەت بە هەر جۆر مەیلیان بوو تەسلیم یەگرت هیچی پێ ناکرێت خەڵک دییان کە وایە هەشیمانە گوتیان جا بۆچی منە کەسێ وا هیچ کارێکی لەدەست نایە بچێت انتخابێکی ئەوە ئێستا وەزەی گۆڕانەکە ئەوە شپرزە بوو بە یەکەم جەیاناتی تریش وە پارەکە و پیارەکە و انتخاباتی لەوە پێش نەوەی نوێ ئەم حاڵەتی پیا کرد دوای خەڵک متوەجه بوون ئەویش کارێکی پێ ناکردی ئەوە ڕئیسەکان خڵوە زندان هیچ دەسەڵاتی نییە کارێ بکات لە مقابل ئەسلحە دەسەڵات نییە ئەم وڵاتە درستە هێشتا نەیتوانیوە دیکتاتۆریەکی یەک دەست وەکو دەورەی سەدام یا وەکو جمهوری ئیسلامی ئێعمال کات ڕقابەت لە بین ئەحزابی متەفاوتە هەیە بەڵام ئەوە بۆ ئەوان ئەحساسی خەتەری لێ بکەن فەورەن ئەنن لە بنابی بڕن هەروەکە دەورانێک هاتن حمڵیان کرد بە مەقڕی حزبی کۆمیست کاگەری بێ دەلیل و بورهان تعدادێکیان لە ناو خیابانە بێت لە بەرچاو خەڵکە و کوشت مەقڕەکەشیان گرت هیچ ئەتفاقیش نەکەوت وەرە جا بۆ دوور بچین بۆ ساڵ 2000 بۆ بچین ئەوە هەبێن چەند مانگ لەوە پێش لە خودی یەکیەتی کە کوڕەکان شێخ جەنگی دیمان کە فرەترین ڕێی هاورد بوو لاهور شێخ جەنگی لە کۆنگرەی قبلی ئینە یەکێتیە لە بافێڵش ڕێی فرەت هێ نابوو دەی وەختێ جیاوە بوو دەریان کرد یا هەر جۆر تو جەماعەتێکی نیابەیەکە و چەکدارێکی نیابەیەکە و نفوزیشی ناو تعدادێکا بوو بەڵام مەجالیان پێنەدا حمڵیان پێکرد ئەوە بوو ئەو بەڵا بوو بەسەریان نەهاورد بە درۆن و بە تانک و بە تۆپ و بە RPG و بە هەموو شتێ حمڵیان پێکرد تعدادێ زۆریان کوشت تعدادێ زۆریان زەخمی کرد تعدادێ زۆریان دەستگیر کرد ئێستا لە زندانن ئەوەیە وەختی ئەحساس خەتەر بکەن بۆ کەسێک ئاوای پێکرد نا ئەوەی واکردی ئەحساس خەتەر ناکەن ئەتانن وەکو جایەناتی ئیسلامی وەکو گۆڕان وەکو نەوەی نوێ حزوریان بێ هەر وەخت هەر وەختیشی پیان ناخۆش بوو ئەیان خەنە زندان و کارێکشیان دەست نایە بەنابەرین ئەم قسەی مەلا بەختیار دروست بوو مەسئلە ڕێی و کورسی نییە کە تۆ چەندە ڕێی تێری چەندێک کورسیت هەیە لە پارلەمانە مەسەلە قودرەتی ئەسڵحەیە جا کەسێ بێوێ
لێرە بڕوە لەناو انتخاباتە شرکتکە ئەشێ ئەوە حەساوکە باشە من شرکتەکەم بۆ انتخاباتە چیەتانم بگۆڕم ئەسن ئەوە بەو هەدەفەوە چێ کە شتێ بگۆڕێ حکوومەت بەدەستەوە بگرێ یا ئەوێ بڕوات تەبلیغات کە بە خەڵی ئەم دۆستانی تازە بۆ دوای 30 ساڵ کەوتوتە بیریان بۆ ئەوڵین جارێک ڕۆن شرکتکەن لە انتخاباتە ئەژنێمە انتخاباتەکەی بەعزە کەسێکیش لە دوورەوە کە ئاگادار وەزعەکە نییە وتوانە وەڵا ئەو برادرانە کارە باشەکەن ڕۆ انتخاباتەکە لەو انتخاباتە شرکتەکەن چونکە ئەمە ئیجتیماعیە ئەمە کارێکی دەخاڵەتگەرانەیە ئەمە لە مەیدانە حزور پەیاکردنە من ئەوڵی قسەم وەیە کە دیارە ئەوزاعی بەڵێ هاوڕێ پرسیارێکی تر یاسام بەسی هاوڕێیانی حیزبی کۆمەنیست ناوی حیزبی کۆمەنیستی دێنا دیارە ساڵانی پێشتر حیزبی کۆمەنیست مەسەلەن بایکۆتی ئەم هەڵبژارنانەی دەکرد بەڵێ ساڵ لە پەڕ ینی مەسەلەن کاتی دەڕۆژی مابوو ڕاستەخۆ چۆنی هەڵبژارنەکانەوە ینی بەبێ ئەوەی هیچ ینی ڕوونکردنەوەیەکی بەیە ینی کاریگەر بدا لەسەرەوەی گە بۆ چوونەکانی خۆی گۆڕیوە لە ڕابردوو یەکسەر چۆنی و پرۆسی هەڵبژاردنەوەوانێ و بە گرنگی زانی ئایا بەڕاست پرسیارەکە ئەوەیە کۆمەڵگەی عراقی جیاوازی ئەوتوی هەیە لەگەڵ کۆمەڵگەی مەسەلەن ئێران ئەگەر مەسەلەن ئێوەی بەڕێزناسنەوە ئێران بەشداری هەڵبژاردنانی ئێران ناکەن و مەسەلەن لە عێراق چۆن بەشداری هەڵبژاردنەکان دەکرێت ئایا جیاوازی ئەوتوی هەیەەوە بوو مەسەلەن ئەگەر بەو شێوە فراهەم ببێ هەڵبژاردن کاریگەری هەبێ ئایا بۆن بۆ کۆمونیستەکان بەشداری ناکەن پرسیارەکە ئەوەیە من نازانم ئەو کات کە وەزعەکە ئامادە بێ کە ئێمە بتوانین قانونی کارگەین و لێ حزورمان بێ چۆنە بێ و کێ لەسەر کارە و بەڵاکە چۆنە میان ناتانێ هەر لە ئێستەوە تاینی بکە بەڵام ئەوەی وا لە عێراق ئەبینین ئێستا معلومە ئەگەر هەدەف چییە لەوە کە بڕۆی لە پارلەمان لە انتخاباتە شرکتکەی لە انتخاباتە وەختە شرکتەکەی گرێکتە بە چی بگەی وەختی ئەم پرسیاریانی کردووە لە ئەم ڕەفیقانە وتیانە گەرەتانە چی بکەم کیانێ بە گەرەکمان بڕۆین تەبلیغاتکەین خۆمان معرەفیکەین لە مەیدانە حزورمان بێ ئەمە جوابەکەیانە من پرسیارەکەم وەیەکن تەبلیغات بۆ چیەکەن بۆ کام بەش لە خەڵک وەختێ ئەگەر نەچن دە انتخاباتە شرکت نەکەن تەبلیغات ناتانن بکەن مانعەکە چییە فقط ئەشێ بچی موافقەت کەیتەک قانون و شرایەتی انتخاباتی ئەوانە ئەو وەختە تانی قسە بکەی ئەگەر ئەوە نەکەی ناتانی قسە بکەی کەوانە ئەلانەوە 30 ساڵە ئەم ڕەفیقانەی ئێمە لەوێ متشکل کارەکەن لە ساڵی 90 وەسەتی 90ەکانە تقریبا 94 و 95 و ئەوانە تا ئێستا مەیدان ئەو نەبووە کە بچن فعالیەتی علەنی بکەن تا ئێستا دەخاڵەتیان لە انتخاباتە نەکردووە هەمیشەش تەوزەحیان داوە ئەمانە جەماعەتێ مافیان جەماعەتێ جەردەن جەماعەتێ قاتڵن خەڵکی ئازادی خواست ترۆڕەکەن مەژم ئەوانە خۆ دەگۆڕەوە لە جگەی خۆیان ماوە ئەوە یەک دوو سە لەسەرەوەیە کە ئێمە چیەکەین من ئەڵێم ئەگەر ئێمە هەر ئەم شرایەتەمان بێوا لە کورسانی عێراق و لە عێراق و لە بەغا هەست ئەڕۆین ئەو خەڵکەوە ناڕازیە سازمانیە دەین ئەو خەڵکەوە ناڕازیە لە انتخابات شرکەتی نەکردووە ئەوەی وا ڕازیم ئەگەر حتا نەبێ بەڵام ئێعترازێ ناکافیانەن وە قانع بۆ بەوە کە بڕوا شرکتکە ئەوە هێشتا درەنگتر بۆ من ئامادا بێ سازمانی بدەم ئەگەر بمەوێ کارێکی جدی بکەم ئەو بەشە لە خەڵک کە معتەرزترە ئامادەترە لە مەیدانایە انتخاباتەکەی بە ڕسمیت ئەسەن ناناسێ ئەسەن نەچوە ناو بنووسێ بۆ انتخاباتەکەی بڕۆ لە عێراقا بەرئەساسی ئاماری دەوڵەتی شتێ حدود 30 ملیۆن نەفەر حەقی ڕێیدانیان هەیە باشە
لەم 30 ملیۆنە 20 ملیۆن حدود 21 ملیۆنی چووە خۆی ڕێگیستر کردووە کارتێکی وەرگرتووە کە بتوانێت لە انتخاباتە شرکت بکات. یعنی 9 ملیۆن بین 9 تا 10 ملیۆنی ئەسڵ نەڕۆشتووە شرکت بکات. یعنی حتی ئەو کارتەی وەرنەگرتووە بۆ کە حەقی دەخاڵەت حەقی شرکت بۆ خۆی دروست کات. ئەمە 9 ملیۆنە بنە کنارەوە فعلا ئەوە لەلایەک. لەوانەیش کە خۆیان ڕێگیستر کردووە لەوە چونکە ئەو کارتیان وەرگرتووە بۆ کە بتان لە انتخاباتە شرکت بکەن، لەوانیش کە ئەمێنێتە حدود 20 تا 21 ملیۆنی فقط 12 ملیۆنی شرکتی کردووە. ئەوە 9 ملیۆن، ئەمیش حدود بە 10 ملیۆن 9 ملیۆن، ئەمە 18 ملیۆن. باشە لەوانەیش وا شرکتیان کردووە ڕێیان داوە حدود 2 ملیۆنی ڕێی پوچەڵیان داوە. بێ ئەمە نزیک بە 19-20 ملیۆن خەڵک ئەسەنەوە انتخاباتەی بەهین خۆی نەزانیوە. یانێ لە بینی 30 ملیۆنە بینی حدود بە 19 ملیۆن ئەسەن ئەو انتخاباتەی بە جدی وەرنەگرتووە. ئەو باقیەکەی کە جدی وەریگرتووە کە ئەو 12 ملیۆنە شرکتیان کردووە 2 ملیۆنی پوچەڵ بۆ لەواخا فقط 10 ملیۆن ڕێیان داوە لە 30 ملیۆن 10 ملیۆن ڕێیەکەی بۆ حساباتوە. باشە تۆ لە بین ئەمانە ئەگەر هەر ئەقلی سەلیمی خۆت گەی بە قازی تەحلیل وێڵکە ئەوزاع وێڵکە فەرز کە ئەوەی واکەتیان برادانە باسەکەن ئەنواعی دموکراسی و ئازادی و ئەوانە لە عێراق هەیە، بەڵام بە هەر دەلیلێ ئێستا نزیک بە 20 ملیۆن خەڵک ئەو حکوومەتیان پێ دروست نییە کە بڕۆن لە انتخاباتەکەیان شرکت بکەن. تۆ خۆت لە پاڵ ئەو 20 ملیۆنە بۆ نابینیتەوە، بۆ ئەوە مەیدان نییە، بۆ ئەوە شوێنی فعالیت نییە. هەر ئەوە شوێنی فعالیتە کە بڕۆی لە شوێنەکە قانونیان حکوومەتە ئەجراکەی. هاوڕێ ئەوە دقیق لە ڕووی ژمارەوە خەڵک چەندین ملیۆن ئەوە لەسەروی 10 ملیۆنە 11 ملیۆنە 12 ملیۆنە بەشداری نەکردووە. جگە لەوەی ئێمە دەبینین ڕەخنەیەک لەو برادرانە لە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و عێراق جیراخ کۆمەڵە هاوڕێی دۆست و دڵسۆزی ئەم حیزبە لە دەرەوە لە ناوە ڕەخنان لەم حیزبە گرگە چۆنێەوە، بەڵام خودی جوابدانەوەی ڕەخنەکانی ڕابرانی ئەم حیزبە یعنی جۆرێکە لەوەی لە جۆرێک ئەتوانم بڵم لە بنبەستی فکریان، ئەنی جۆرێک لە بنبەستی فکریان کە بەبێ ئەلتەرناتیڤ وەڵامیان دانەوە. یعنی حساب نەکردن بۆ خودی ڕەخنەکان، سوودوەرگرتن لە ڕەخنەکانی سوودیان لە ڕەخنەکان وەرنەگرت، لە پێشنیارەکان وەرنەگرت، هاتن ڕێک دوژمنکارانە بە دۆژمنی خۆیانێ لە قەڵەمدان ململانیان کرد. ینی بەسیوێکی زۆر هاتن سەنگەرێکان لە بەرامبەردانن. لە ئەسڵدا ئەوانەی گەڕەخنان لێگرتون مەبەزەوە نییە سەنگەر لە حیزبی کۆمونیستی کرێکاری بژیرێ وەکو دوژمنکار مامەڵی لەکەم، وەکو دۆستێک هاتن پێشنیارە خستە ڕوو ڕەخنان ئاراستەکردن. خۆ دەزانی لە مانیفێستی کۆمونیستیشدا خۆی کۆمونیزم لەسەر بناغی ڕەخنە لە خۆگرتن گەشە دەکات. بڵین و ناڵێن ینی لە هەموو دنیادا بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی کۆمونیستی پێویستی بە ڕەخنە لە خۆگرتنی و ڕەخنەی لێ بژیرێ بۆی بەرەو پێش بچێ. بەڵام بە تێڕوانینی تۆ وڵامانەی هاوڕێیان سەرنجی چیە لەسەر کۆی ئەو وڵامانە ئا وڵامێکی دروست و منتیقی و لۆژیکیانە بوو. یعنی مەسەلا ئەڵێ یەکێک لە برادران ئەڵێ ئەو برادرانە باخۆیان خاڵی کەنەوانێ، ینی زۆر تەنز ئامێز ڕوبەڕووی ڕەخنەکانەکەنەوە. ئەیان دەڵە بچن با حیزبێک بۆ خۆیان دروستکەن. ئایا لە کوردستان و لە عێراق کێشە ئەوەیە تۆ حیزبت هەبێ کێشە بەڕاست گرفتەکە زیاترە، تۆ لە زیاتری باسی کێشەکان بکەی، ئێمە گرفتی گەورەترمانەیە لە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەبێ بخینە ڕوو. فەرموو. واقعیەتەوەیە کە لە دنیای ئیمڕۆە بێ حزب و بێ تەشەکل کارێکی زۆر جدی پێ ناکرێت. باشە ئەو قسە دروستە، بەڵام قسە لەسەر شتێکی مشەخەسە. قسە لەسەر ئەوەیە ئایا لەم انتخاباتە شرکت بکەی بە نەفعی خۆت و خەڵکی ئەو وڵاتەیە یا بە زەرەریە. من بە چەندین دەلیل ئەڵێم بە زەرەریە و بە زەرەر ئەو جەریانیشە بۆ خۆیە کە بڕوە لەوە انتخاباتە بەشداریکە. یەک ئەوەی کە
زۆربەی زۆری خەڵک یانێ نزیک بە 60% خەڵکی عێراق ئەم لەم انتخاباتە بەشدار نەبوون. ئەمە یەک. دەی تۆ لە بین 60% و 40% تازە 40%ش کەمترە، بەڵام فەرز کەم 40%. لە بین 60% و 40% لە کنار 60%ەکەەوە ناوێسی ئەڕۆیتە کنار 40%ەکە. بێژم باشە شاید تحلیلەکەت وا بێ لەوێ شتێکت دەستکەوێت، بەڵام زانم چی دەسەکەوێت؟ هی بە نەفعی خەڵک ئەگۆڕی. ئەڵێن بۆ شرکەتەکە ئەڵێ ئەڕۆم تەبلیغاتەکەم، ناڵێ من ئەڕۆم قدرەت بگرم، دەوڵەت تەشکیل بم. ئەگەر ئەوەندە نفوزت هەیە، ئەوەندە قدرەتت هەیە، بڕۆی دەوڵەت بگری دەسەوە دەوڵەت بەدەسەوە بگری و حکوومەتکەی، یا بەشێ لە دەوڵەت بگری دەسەوە بەشێک لە حکوومەت و قدرەت بەدەستەوە بێ، موعەسەر بی کارێک ئەنجام بین، ڕفۆرمێک ئەنجام بین لەو جامعە. ئەس نیامەڵێ ئۆکەی بالاخرە گەرەکی کارێ بکە. ئێستا انقلابی پێ ناکرێ، ئاڵۆگۆڕی ڕیشەی پێ ناکرێ، ئەوێ بالاخرە لەو جامعە ڕفۆرمێک ئەنجام بە. مەڵم کاکی مناخر ئەوەشت پێ ناکرێ، بەخاترەوە نەهێزی ئەوەت هەیە، نە ئەزانی متمەئنی کە ئەوەندە ڕێی دێن. ئەی باشە تەبلیغاتکردن، خەڵک تەبلیغاتی کردووە، خۆی ناساندووە بە خەڵک، ئەڕوا لە انتخاباتە شرکەتەکە بۆکە کورسیە زۆرتر بەدەست پێرێ، بۆکە هێزە زۆرتر بەدەست پێرێ، بڕۆ قانون بگۆڕێ، بڕۆ حکوومەت بگۆڕێ. دەی تۆ هیچ کام لەمانە ناکەی، ئەڵێ ئەڕۆم تەبلیغاتەکەم. من باشە تەبلیغاتەکەیش قبول، خەی ناکە حکوومەت ناتوانین. ئەڕۆی بۆ تەبلیغاتکردن فقط شوێنێک هەیە بەناو دەخاڵەت لە انتخاباتە، یا لە دەرەوەی ئەوش امکان تەبلیغات هەیە. ئەوە 30 ساڵە هەر ئەم دۆستانە شرکت ناکەن لەم انتخاباتە. منەڵێم نەقتەندە و گوزەشتەی خۆتانە چییە؟ ئەخە تۆ تاکتیکێک، سیاسەتێک، ئاڵۆگۆڕێکی گەورە لەم حەددا وەختێ بەسەر تاتێوە لە عەقلەشێ بە گوزەشتەی خۆت چاوی لێ بکەی بزانی چی تووتووە. ئەی تەواوی ئەو ئیتڵاعیە و مەقالە و نووسراوە و مصاحبە و هەموو ئەو شتانە وا و تووتانە لەسەر انتخابات و شرکت نەکردن، ئەوانە چی دیەکەن؟ بایگانیەکەن، نەقدیەکەن، یا هەروە دان لای دەستانەوە ئەوشتان بێ و ئەمیشتان بێت. کاکی من، دۆستی عەزیز، ڕەفیقی من، ئەم کارەت لە تەک منتقا جۆر دەرنایە. تۆ ئەگەر ئەتەوێ کارێ وا بکەی لە پێشاشێ زەرەرە و زیانەکانی ئەم 30 ساڵی ڕابردووی خۆت دەستنیشان کەی. ئەم حکوومەتە لەمە زەعیفتر بووە لەوە پێش، ئەوەی کە نەیتوانیوە دیکتاتۆریە ئەماڵکال لەوە پێش وەزئی زۆر شپرێتر و بەربەڵاوتر و بەرحاڵ ئیمکانات زۆرتر بووە بۆ خەڵک لە بینی ئختلافاتی ئەوانە کاری خۆی بکات. ڕۆژ بە ڕۆژ هاتووە وەزعەکە تەنگترە بووە، موقعیەتەکە خراپتر بووە. تۆ لە خراپترین حاڵەتی ئەم ساڵانەی ڕابردوو و 30 ساڵی ڕابردوو تا ئێستا هاتووی ئێستا دەیژی ڕۆم لە انتخاباتە شرکەتەکەم. باش ئەڕۆی شرکەتەکەی تەبلیغاتکەی تر قسەکەی خۆت ئەوەیە، ئەڵێن کاکی من خۆ لە دەرەوەش ئیمکانەوە هەیە، بۆ لە دەرەوە هەوکارە ناکەی، بۆ نەتوانیوە بیکە. ئەگەر نەتوانیوە، ئەگەر نەتکردووە دەلایلی تری هەیە، تۆ ئەشێ بڕۆی ئەوانم ئەو مشکلاتە حەلکەی. ئەناخۆ بە دەخاڵەتکردن لە انتخاباتە هیچ حەل نابێ. ئەوە نیە دیمان هیچ حەل نەبوو، ئەو بە تەجروبەت ڕۆشتی تەبلیغاتیشت کرد، نەتیجەکەی بوو بەچێ؟ نەتیجەکەی بوو بە تەفرەقەیەکی زیاتر لە بینی سەفی چەپەکانە. نەتیجەکەی بوو بەوەی کە بڵێن هەر هیچ کەس بە حەسێبیانی ناورد، حتا ناویشان لە کوولەکەی تەڕیشە ناورد. دەی هیچت پێ نەبڕا، هیچێ زاریشت کرد، وەختی خەڵکی ترت کرد، وەختی خۆشت کرد، بە نەتیجەی هیچێکیش نەگەیشتی. دەی
جیالەوە من متاحبەیەکی ڕێبوارم خوێندەوە متاسفانە بەشێکی زۆری تعریف و تەمجیدە لە دموکراسی عێراق لە عێراقا ئەحزاب ئازادە فلان هەیە دموکراسی هەیە ئەمە هەیە ئەوە هەیە ماڵێن کاکی من ئەخر ئەو جۆرەوە تۆ خەرێکی دفاعەکەی لە دموکراسیەکەی ئەوێ حتا وەکو دموکراسیەکەی تورکیا و پاکستانیش نییە ئەم تعریف و تەمجیداکەی بۆ کە مشکلەی دەخاڵەتە انتخاباتەکە بڕۆی حەل و فەسڵکەی ئەو کارە بۆکەی بۆ خۆت ئەزیەتەکەی باشە هاوڕێ بەرخلافی ئینستاڵی فعالیەتی خۆت خەریکی کارەکەی هاوڕێ من لە وەڵامی پرسیینەکانی ڕەخنەکانی ئەو هاوڕێیانای حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان جەخر لەسەرەوە کەنەوە دەڵێن بایکۆت مەسەلەن شکست دیێناوە بایکۆت سەرکەوتنی نابێ مەسەلەن ئیلا دەبێ بەشداری هەڵبژاردنکەی قسەی پرسیارەکەی من ڕوبەڕووی بەڕێزت ئەوەیە ئایا لە دوا ئەوەی دەنگدان مەسلەی پرۆسی هەڵبژاردن کە ئێستا ئەمە بینیمان ئەمڕۆکان هاواڵێک بڵاو بووە لە میدیاکانی فەیسبوک و ئەمانە کە لە مامۆستایانی عێراق لە چەند شاری عێراق دەستیان بە ناڕەزایەتی کردو داوای چەندین خواست و داواکاری بەرحەقیان هەیە پرسیارەکە ئەوەیە ئایا بۆ دوای هەڵبژاردن چی بکرێ باشە بۆ سەرکەوتن گاندنی ئەم خواستانەی خەڵک وەکو ئەوەی گەر چۆنەڵێ ئەو برادرانە ئەڵێن مەسەلەن بایکۆت دەستکەوتێکی نابێت ئایا بەڕاست ئەو ناڕەزایەتی و بایکۆتانەی خەڵک هیچ دەستکەوتی نابێت خۆم پرسیار لە خۆشیان پێژێ ئەمەڕۆن لەوێش دەخاڵەتەکەین لەوێش حتمما سایەکەی نەخشخۆمان بنوێنین من پرسیارەکەم شێترە ڕاستکی لەوان پرسیارەکەم ئەوەیە باشە تۆ ئەڕۆی بە انتخابات حکوومەتێکە دەخاڵەتەکەی ئەتەوێ ئەو حکوومەتیشە بڕۆخنی یا ئەوەی نەخێر ڕوخاند شعار و سیاسەتی ڕوخاندنی و حکوومەتت لە دەستور وەلاناوە کامیانە دموکراسی هەیە بە قوڵی ڕێبوار یا بە قوڵی برادرانی ترکا لەوێ باسەکەن و مدافعی انتخاباتن دموکراسی هەیە لە گەرەکەن بڕۆنە ناو سیستم حکوومەتێک کە ئەیانەوێ بیرۆخێنن یا نا ئەیانەوێ لە ناو حکوومەتێکا بن فعلەن دەستور و سیاسەتی ڕوخاندنەکەی ئەنەکنارەوە کە ئەمەشە ڕۆشن نیە بۆ خۆشیان پێم وانە پرسیارە لە خۆشیان کرد بێ تۆ ناکرێت لەلایەکە و بڵێ ئەم حکوومەتە ئەڕۆخێنم دەسەڵاتێکی دواکەوتوو ارتجاعی زدئینسانی قەومی مەذهبیە لەلایەکە بڵێ ڕم لە انتخاباتەکە شرکەتەکەم تەنجە لە شرکت لە انتخاباتە وەختێک مجازە هەر کەس بیکە مهم نیە ئەو کەسە چەپە ڕاستە میانەیە چییە لە پێشە وجودی ئەو حکوومەتە بەڕسمیەتە ناسێ نایەوێ حکوومەتە بڕۆخنی ئەوێ ڕفۆرمی تیا بە وجود بێرێ بڕێ تەبلیغات کە بڕێ قانونێک لە ناو دڵی ئەو چوارچەوە بگۆڕێ ئەم برادرانە من بیستم بەحسی نامیلکەیەکی لە نینەکە نەڵێت نامەی چەپڕەویەکەی ئەسەن متوەجێ نین ئەوە بەستەرەکەی چییە بۆ چی ئەسەنەوە نووسراوە جوابی کێدراوەتەوە مۆزوعەکە چییە هەر لە خۆ بەشۆن شتێکا گەڕاون کە بە نەوەیەک خۆیان قانع بکەن ئەسەن ڕەبتی بە مۆزوعاتە نییە وەختێ تۆ ئەتەوێ حکوومەتێ بڕۆخێنی ئەڕۆی دەناو قانونی انتخاباتەکەیشی قبوڵەکەی ئەڕۆی بە خەڵکی شەژێ بێژی بێ انتخابات لەناو انتخاباتە شرکت بکەیتر ناتوانانی بێژی منە چم خۆم کاندی دەکەم بەڵام خەڵکی نەمێن ڕێی مەدەن خۆ ناتەنی وا بڵێ لاخرێت ئەشێ بە خەڵک بڵێ وەرن ڕێی بدەن وەختێ ڕێیەدەن مەشروعیەت بۆ حکوومەتە دروستەکەی ئەیتە ناتەوێ حکوومەتە بڕۆخێنی ئەگەر ئەم سیاستە بۆ ڕاخۆ ئەمە ڕۆشن باسی کرد تازە باسییان نەکردوە مەزرم وایە کە حتا هەمووی ئەمانە بنە کنارەوە ئەم انتخاباتە کەمێک واقعاً کۆمدی بوو کۆمدی هاوڕێ جگەلەوەی توای هەنی بەسم شتێشکە لەگەڵ حیزبی شوعی بەشداری ئەم پرۆسان کردو چەند حیزبێکن کاندیدێکان دیاری کرا
سیاسەتی حیزب شوعی تۆ سەیرکەین تازەترین لە دوانیان مەکتەبی سیاسی سۆمەدی دەڵێ لە کەرکووک دەڵێ ئەمە هەموو هەوڵێکمان دەدا کورد یەکێتی پارتی لەگەڵ یەکێتی پارتی یەک لیستی هەبە ئێمە دەگمان پێدابانە هەنی سەیریکە هەنی واتە وەک ناسیۆنالیستێکی ڕازڕە و دێ یعنی باسی کوردایەتێ دەکات یعنی گرنگی بە مەسلەی کوردایەتێ بە جۆرەگەدا یعنی بە ڕەگەسپەرستی و ناسیۆنالیستی چۆنکە ئێستا مەسەلەن ڕاسیزمەکانی بریتانیای ئەمەڵمانیای فەڕەنسای کاتێگەر تۆگەر دژی پەنابەری قسە بکەن حسەیریکە حتمما دیە سەر جادەی ئەڵێ ئەمە دژی پەنابەرە و ڕەگەسپەرستیە ئەمانیش لە کەرکووک پێکاتەکان هەموو بنەتەوەکەی تێدا هەموو دینەکەی تێدا تۆ پێی بڵێ دەبێ هەموو کورد هەموو کورد مەسەلەن یەک لیستیانە بێ لەگەڵ یەکێتی پارتیدا لە کاتێکدا یەکێتی پارتی هەرە یەکێتی پارتیە 30 ساڵە خەڵک سەرکوت دەکا بێکاری دەکا هەژاری دەکا بەدبەختی دەکا تۆ بچی لەگەڵوان لیست دروستکەی سەیریکە ئەمە تێڕوانی حیزب شوعیە ئەمە تێڕوانی حیزب شوعیە ئێستا لە فەڕەنسا ئێستا حیزب شوعی بەرەیەکی پێکهێناوە لەگەڵ یەکێتی پارتی بۆ حساب بۆ لۆبی کورد و مەسەلەن بۆ کێشەنەتەوەاتی ئەی باشە تۆ گەر چەپی ئەگەر مارکسی ئەی بۆ تۆ لۆبیەک دروست ناکەی لەگەڵ پارتە چەپ و مارکسیەکانی ئەوروپا و جیهانی مەسەلەن ئەفریقا هەموو وڵاتانی تر لەسەر قەزەی نێونەتەوەی مەسەلەن ئەگەر یەکێک لەوانە مەسەلەن بە مافی چارەنووسی خەڵکی کوردستان بێ مەسەلەن یەکێک لە خاڵەکان بە ئەوە بێ هەنی بۆ بەسی بزوتنەوەی کرێکاری ناکەی بۆ هاودەنگێک لەوەی بەڵام دێ لە خەمی مەسەلەن بە ناوی غەباتی نیشتیمانیەوە بە ناوی بەسەر کوردایەتیەوە دێز مەسەلە حیزبی کۆمۆنیستی ئێستا بەڕێوی بەڕێزت نەچوەتە نێو پای ئەو تەرازوێگە حیزبی شوعی تێداهاتیگە لاسەنگە بەڕڕووی لە ئەنگری لە سیاسەتی یەکێتی و پارتی وەکو ناسیۆنالیستێک ئێستا حیزبی کۆمۆنیستیش تاو چۆ بۆ بەرگری لە مەسایلی هەڵبژاردن دەکا بە قەولی خو بەڕێزت دەڵێ ئەمە بۆمانەوەی ئەم سیستەمەیە چکە داوای ریفۆرمەکە کەسێک دەچێتە نێو هەڵبژاردنەوە خۆناڵێ دەی ڕوخێنم ئەڵێ ریفۆرم بەکەم لە دەسەڵات باشە ئەگەر ریفۆرم لە دەسەڵات ناکەی ئەگەر ئەوە دەڵی دی ڕوخێنم بەڵام تۆ ئەگەر ریفۆ باوەڕت بە ریفۆرمە ئەیکا بۆ باسی ڕوخاندن دەکەی جا لێرەدا پێم خۆشە باسی ئەو سیاسەتە بکە چۆ ئایا ئەمە تەناقوزاتێک دروست ناکە یان هاکەوتۆتە سەنگەری حیزب شوعیەوە لەگەڵوان باسم کرد ئەمە واقعیەتەوە یەکەم تەناقوزێکی زۆر ڕۆشنە بالاخره تۆ ناکرێت بێژی من ئەم حکوومەتە بڕۆخێنم لە عین حاڵشە بڕم لەناو بەشێ لە حکوومەتەکە پارلەمان بێ دەخاڵەت کەم و ڕێی بدەم و ڕێی نەدەم و بالاخره قانونێکە بەدڵت پێشە بچی ڕێی بیتر لەوە ئینتر نییە ڕۆشنتر نییە بەنابەرین تەناقوزەکە زۆر ڕوونە منتها مشکلەکە ئەوە نییە کە ئەوە چونکە حەزبی شوعی ئەو کارەکە ئەمانش حتمن ئەبێ ئەو کارە بکەن ئەوانتان جواب دەنەوە بڵێن ئێمە لەو عەرسە معەیەنە لەگەڵ حەزبی شوعی چوین لە کەسێک حمایەتمان کردووە من مشکلەکەم ڕاستەکەی ئەوەیە ئەڵێن باشە ئەو تۆ لە یەک نەفەر حمایەتت کردووە تۆ ئیجازەیان پێت نەداوە بۆ خۆت نمایندەت معرفیکەی ئەڵێن بەخاترەوە ئێمە نەمانتانیە هێشتا 10,000 ئیمزا کۆکەینەوە و نەمانتوانیە 35,000 دلار دابنینە حسابی حکوومەت بنابراین بەرەساسی قانون ئەوان جوابەکەیان قانونی بووە ئێمە شەبچینەوەی شە بکەیت یعنی هەلێسەوە تۆ خودی ئەو قانونە ئەوەڵین قانونێکە خۆت قبولت کردووە خەریکی ئەڵێ ئشکالەکە لە خۆم بوو کە نەچوومەوە ئیشە بکەم بژم باشە تۆ ئەتەوێ ڕفۆرم بکەی ئەچێ بچی قانونی ئەم حکوومەتە قبول بکەی چی ئەو کارانە بکەی باش ئەگەر وایە عاری ڕووخاندنی حکوومەت بنەلاوە بە خەڵک بڵێ خەڵکینە ئێستا وەختی ڕووخانی نییە ئەو سیاسەتانەی لەوە پێشمان غەڵەت بوو ئێمە ئەمانەوێ ئەم حکوومەتە ئیسلاحکەین ئەو کارەوە ئیسلاح تەڵەبەکانی ئێرانێکن ئەو کارەوە ئیسلاح تەڵەبەکانی بەغایکەن بالاخره هەر حکوومەتی ئیسلاح تەڵەبی خۆی هەیە ئیتر ڕفۆرمیستی خۆی هەیە ئەمە سەمیمانەترە بەڵام ئەمە ناڵێنم برادرانە ئەم عەزیزانەی ئێمە بۆ خۆشیان ڕوون نییە کەوتونەتە چ داوێکەوە
یعنی واقعا ناتوانن جواب ئەم پرسیاریانە بنەوە، جواب ئەم تەناقضیشیان پێ نادرێتەوە، مەگەر ئەوەی واقعا بۆ قەناعەتە گەیشت بێتن، بەڵام قەدەم بە قەدەم بیانەوە باسیکەن، دەست لە ڕوخاندنی حکوومەت هەڵگرن و سیاسەتەکانیان بگۆڕن و وەکو ئەحزابی تر بالاخرە جنبشی ناسیۆنالیستی زۆر ڕیشەدارە و قەویە. من ئەزانم ئەتانم تەسەوڕکەم بۆ واردی ئەم سیاسەتە بوون. تەسەوری من ئەوەیە ئەماڵێن دوای 30 ساڵ کارێکمان پێ نەکراوە، دوای 30 ساڵ نەمانتوانیوە بەو ئەهدافەوە باسمان کرد بگەین. ئێستا بین کۆتا بین، ڕێیلەکەمان بگۆڕین، مەسیرەکەمان بگۆڕین، ئەو جەهەتەوە چوین غەڵەت بووە چینە سەر ئەم جەهەتەوە وەکو باقی ئەحزاب بوون بە حزبێکی نۆرماڵ بێخەتەر لەو مجتەمەعە. ئەمش سیاسەتێکە بۆ خۆی، بەنظر من ئەمە جەهەتەکەیە، بەڵام ئەمە ناڵێن. ئەگەر ئەمە بڵێن ئەزانن کە بەشێک لە سەفی خۆیان و بەشێک لەو کادرانە کە خۆیان بە چەپ و کۆمۆنیست و ئازادی خوازدانن قبوڵی ناکەن لیان. بەڵام ئەمە واقعیەتێکە، ئەمە تەبعاتی ئەم سیاسەتەیە، خۆ بەدەست خۆت نییە. تۆ وەختێک جەهەتێک ئەڕۆی اتفاقاتی ئلزام ئاوەرێک هەیە لەو مەسیرات تۆ مەجبورەکەنەوە سیاسانە بەڕێوەبەری. وە زۆر کەس بوون لەوە پێش چەپ و کۆمۆنیستی دوعاتەشە بوون و دوای چوون کابرا چوو بوو بۆ گۆڕان. پێ ئەمانشتان بن بە شتێک ئاوا ئەگەر ئەم سیاسەتە پەیرۆ بکەن، هیوادارم ئەوان پەشیمان بنەوە ئەم سیاسەتە ئەدامە نەدەن، چون ئەگەر ئەم سیاسەتە ئەدامە بن واقعا حتا سنەتی حزبی شیوعیە نییە، ئەمان لەوە لەولاترە ڕۆن، لەوە ڕاسترە بن ئەگەر ئەم مەسیرە ئەدامە بن. مشکلەکە ئەوەیە ئەحمەد بینێکمان بوو پێم وایە ئەچن بەو جەهەتا پرەتر نزیکە بنەوە بۆ گۆڕان، یان سیاسەتی نەوەی گۆڕان. گەرێکمە ئەوە باسکەم کە ئەم استدلالانە کە تەرەفەکەی ئێمە فرقیە و غێر اجتماعیە و ئێمەش باشە تۆ بڕووی لەناو پارلەمان ئەحزابێکی ئابەم شکڵە شرکەتکەی چی اجتماعیە، چ ڕەبتێکی بە اجتماعیە بوونەوە هەیە؟ ئەو 18 ملیۆن خەڵکی ئەو وڵاتە نزیک بە 20 ملیۆن خەڵکی ئەو وڵاتە نەیوتوە بەو انتخاباتە. تۆ هەر وەکو یەکێ لەو خەڵکانە خۆت حەساوکەی نەوەکو کۆمۆنیست و چەپ و شرکەتی نەکردایە بڕێتە کنار ئەوان بڵێ ئەمانە حەقیانە. ئاوڕە پرسیارێکی ئێستا مەسەلەن بۆن من لیان دەپرسێ دەڵێ مەسەلەن دەڵێ باشە بۆ ئەگەر هەڵبژاردن بۆ مارکسیەکان ینی بۆند و جەوێکی باش بە بەو شێوازە حیزبی شوعی چەند ساڵە لە کوردستان پەرلەمانەیە و سەیرەکەی جار بۆ جارەدا دەڕوخێ بەرەو ڕازڕەوی ئەڕوا و جگەلەوەی خەڵک دێخاتە حاشیەوە حاشی کۆمەلگا حیزبی شوعی، یعنی ئەگەر بەس ناوەکەی هەیە دەناسە کەمترین کاریگەریە لەسەر وجودی کۆمەلگا، یعنی ئەگەر حسابکە باشە ئەگەر مەسەرە هەڵبژاردن بتوانێت ڕیفۆرمی کرد بە حیزبی شوعی ئەم کارەی کرد بە ئێستا دەبوو حیزبی شوعی ئاراستەی کۆمەلگەی دیاری کرد بە لە کوردستاندا و لە عێراقیشدا حیزبی شوعی عێراقی ئەمەی کرد بە باشە حیزبی شوعی ئەمەنەکە ئەی باشە تۆ چۆنەمە دەکریان گۆڕانی خۆمان قسەمان لەسەر کرد 22 کورسی هێنا بۆ دەرگای پەرلەمانەکە داخرا ئەتۆ بە تەمای جگەل لەوە چاوڕە شتێکی زۆر خەتەرناکتر دەڵێ نوێنەری من نوێنەری مەسەلەن کرێکاران و زەحمەت کێشانە لە کاتێکدا ئەو کەسەی کاندید کراوە لە بارگای حیزبەکەەوە کاندید کراوە سەیریکە نەک لە کارگە و لە شوێن ناڕزایەتەکانی خەڵکەوە کاتێک نوێنەری کرێکاران بێ دەبێت لە نێو بزوتنەوە کرێکاری و جەماوەریەکانی خەڵکی ناڕازیەوە بێ ئەنی سەیریکە ئەو کاتە پێ کوتر نوێنەری کرێکاران یعنی دەبێت لە شقامەوە بڕوە نەکەوەی تۆ بنەوە تۆ بڵێ وڵا لە بارگایەکی حیزب تۆ کاندیدی کەی بڵێ وەڵاو نوێنەری کرێکارانە ئەخەمە دوشتی جیاواز جوابەکە زۆر ڕوونە جوابەکە ئەوەیە کاکی من ئەو 20 ملیۆنەوات ئەسەن لە انتخاباتە شرکەتیان نەکردووە یا ڕەئی باتڵیان خۆتە ناو سندوقەکان ئەو 20 ملیۆنە زۆربەی زۆریان کرێکاران و زەحمەتکێشانە وڵاتن ئەگەر تۆ دەوێت کاری لەو
مجتمع بکێشی لەگەڵ ئەمان چون ئەمان معتەرزترن لەو بەشەکەی تر هێشتا ئەو بەشەکەی تر ممکنە تەوەهمیان بێ ممکنە درەنگتر واردیەم سەفی اعترازە بن ممکنە هزار ملاحظە لەو وەسەتا بێ ممکنە مدافعی ئەم حزبیا ئەو حزب بن بە هەر دەلیلێک بەڵام ئەم بەشەکە شرکەتی نەکردووە ئەسڵ انتخاباتی بەجددی وەرنەگرتووە 6% ئەو مجتەمەعەیە تو ئەو 6% واز لێنی ئەچی ئەچەسپیتە ئەو 30% ترە و کە لەوێ زۆربەی زۆری تەرەفدارانی ئەحزابی مەذهبی و قەومی تیان بەشێکیشی ممکنە متەوەهم بێ تۆ ئەچی بۆ لای متەوەهمەکەی ئەچی بۆ لای معتەرزەکە ئەگەر ئەو معتەرزانە بەشێکیان باتایەتنە پاڵە هەر حزبێ ئەو بەشە لە متەوەهمینی ئەو سەفەش تەشویق قبول بێنە ئەملا بەڵام ئیمڕۆ ئەو بەشە معتەرزە 60 ملیۆنی هەم بۆخش 6% نە 60 ملیۆنی 6% هێشتا نوێنەری سیاسی نییە لە وڵاتە تۆ ئەگەر بتانەی کارێکی جدی و ڕۆشن بکەشێ بڕۆی تەبدیلی بی بە نوێنەری ئەو 6% کە نزیک بە 20 ملیۆن جەمعیەتی وڵاتە بنابراین ئەم جەمعیەتی گەورە ساڵ منزورمە وەلا عێراق کولەن 46 ملیۆن جەمعیەتی بنابراین بەنظر من ئەم بەحسەشێ واز لێ بێرین کاوای کە گەرەکەت بێ بە زمانی تند مخالفی خۆت دابنیتە سەر جێ و هانەی پێ بکەی و نازانم تاحقیری بکەی و ئەمە جواب نییە ئەشێ چەپ دەست لەم هەڵگرێ یانێ بە منطق و بە ئێستدلال قسە بکە هەوڕە دوا پرسیار لەسەر ئەوەی مەسەلەن بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بزوتنەوە کرێکاریەکان یعنی ئێمە لە دنیادا مەسەلە بینین ڕۆڵی بزوتنەوە کرێکاریەکان یعنی بۆتە هۆی مەسەلەن گەورەترین گۆڕانکاری لە دنیادا بکە پێشەوەی تو حکم مەسەلە ئێستاش لە ئەوروپا ڕۆڵی بزوتنەوە کرێکاریەکان ناتوانانی بە هەندووە نەگری بۆ گۆڕانکاری لە کۆمەڵگەدا هەمیشە ئەوان لەسەر شەقا من بۆ ئاڵک فشار قسە سەر حکومت دواتر حکومت هاتووە قرارەکانی گۆڕیوە مەسە ئێستا هەر لە ئێران ئەگەر مەسەلە هەڵبژاردن کاریگەری هەبە دەبووە ئێستا حکومت سیستەم هەموو شتەکانی گۆڕی بە لە ڕووی ریفۆرمەوە بەڵام نەیتوانی بگۆڕ بەڵام بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئێراندا بزوتنەوەی ناڕەزایەتی خەڵک یعنی سەیریکە ئەگەر چەند ساڵ لە سەریەک کەڵەکە بۆ ئاخیرەکەی لەم ساڵانەی دوایی بینیمان چۆن کاریگەری و یاسای ئیجابی چۆن هەڵتەکان ینی سەختترین یاسا بوو ئەمە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە جەماوەڕێکانە باشە ئەمە ئێستا ئەم پم خواردنەوەی مەسەلەی عراقیش ینی خۆشەر نییە بێ کاریگەری گەورە بێ یعنی هەر ئێستا ئەم جۆرێکە لە مەلەل و لەوەی ئەگەری ئەوە هەیە ئەم خەڵکە ناڕازیە بایکۆتی کردووە بە تێڕوانینی من جۆرێکە لە شۆڕشێکی سپی پنک خواردوو ینی ڕۆژێک دەبێ ئەم شۆڕشە سەرپێکەوێ ینی وشیاری گەشەکات دەبێتە هۆی پاڵنەرێک بۆ ئاڵۆگۆڕکردن بەڵام چۆن بە دووە هێزی خۆیدا ئاگەڕێ سەرپێخە سەرنجیت لەو بارەوە ئەدووە پرسیارە دقیقاً وایە مەسەلەکە وایە کە واقعاً هەرچی بیرەکەمە و نازانم منطقێکی تیا نییە ئەم سیاسەتە منطقێکی منسەجم نییە چونکە هەر ئەم ئەحزابە مدافعی شۆڕشێکی بەربەڵاو بوون کە خەڵکی عێراق عەلەی ئەم حکوومەتە هاتنە خیابان اعترازێکی زۆر وەسێع حتا لە ئەبعادی ملیۆنە ئەوە نیشانێت هەر ئەو وەختەوتیان ئەوە انقلاب بکرێ ئەوە شۆڕشەیە کە گەورەیە فڵان ڕەوتوت مەکاکیە نەمە جوڵانەوەیکی زۆر بەرحەقە اعترازەکە بەڵام ئەمە نە انقلابە نە شتێ عەجایب و غەرایبە چونکە متاسفانە بەشی مەذهبی بە تایبەت مقتەدا سەدر لە ناوی نفوزی هەیە و ئەوە ناگا بە نەتیجەیەک ئەمان هەموو حزبە چەپەکان لە عێراقا حتا بەعزێ لە حزبە چەپەکانی ئێرانیش دووچاری ئەو تەوەهمە بوون بەڵام بە هەر حاڵ ئێستا لەسەرەوەیە چەکردن ئیمڕۆکە وایە ئەم سیاسەتە بەنەزە من لە بنەڕەتە بە زەرەریەوە ئەحزابە بوو بە زاری کۆمەڵگای ئازادی خوازی عێراق بوو نەمەشیە کاروایان کردە ئێستا شیوەدارم کە ئەو سیاسەتە بنە کنارە ئەو سیاسەتە ئەگەر ئەوان پێیان وایە بایکوت شکستی خواردووە بایکوت
لە تێعدادێکی زۆر کەمە و کە بایکوتیەکەت ئێستا گەیوە نزیک بە 6%. بەنابەری خەریکە زۆرترە بێ بایکوتەکە کەمتر نەبووە. ئەوەی ئەو ئامارە جعلیانە کە حکوومەت بەڵاوی کاتەوەڵێ 56% شرکەتیان کردوە لە انتخاباتە درۆیەکی ئاشکارە. نەخێ 56% نییە، نزیک بە 31% شرکەتیان کردووە بە خاطرەوە ئەو 8 ملیۆنەی کە ئەسەن نەڕۆشتوە کارتی انتخابات وەربگرێ، ئەوە ئەسەن بە حەساو نایێت، ئەسەن ئینسان نییە لە نەزەری ئامارە ئەم ئامارەوە عەدەد نینەوانە، ئینسان نین، حەق ڕێیان نییە، بە حەسێب نای. ئەوە یەک. 2 ملیۆن حدودی 2 ملیۆن ڕێی باتڵ بووە، ئەسەن بە حەساو نایێت. هەر ئەو کەسانە بە حەساوتێن حدود بە 10 ملیۆن کە ڕێیەکەن ئەژمار هاوڕێ تۆ حسابی زۆریەکەی خۆکا کە ئێستا لە ئێرانیش بە زۆر خەڵک دەنگ دەدا، یان مەسەلەن لە کاتی حکوومەتی بەهەز بە زۆر ڕاپێکی دەنگدان دەکرا، یعنی مەسەلەن خۆ تۆ زۆریەکە حیساب ناکەی، سەرکوتێکە حیساب ناکەی، پارە بەشینە بەشێ لە قەزیەز، ئەوەش بەشێ لە قەزیەز دقیقاً. ئەمە بەشێت من تا قسە لەسەرەوە ئیمڕۆ باشە چ کردن نەڵە ئەمە حزابە و جوڵانەوەی ئازادی خوازی عێراق و کوردستانیش ئەشێ تێبکۆشێ بەوە کە پلاتفۆرمێکی ئازادی خوازانە ئێعترازی و مبارزەی ڕۆژمەڕە بتوانێت حوڵی ئەم پلاتفۆرمێکی یەکدەست لە دەوریا کۆ ببنەوە، ئەوە لە مقابلی حکوومەتە دابنێن و بتوانن داخوازیەکانی خۆیان تەحمیلکەن بە حکوومەت. ئیمڕۆ ڕێگەی مبارزە ئەمەیە. ئەمە حزابە بە هەر دەلیلێک بە نظر من دەلیلی ناومیدی و بێهێزی خۆیانە ڕۆشتنە پاڵ سیاسەتێک کە زۆر دواکەوتوانە و بە نظر من زۆر ارتجاعی بووە ئەم سیاسەتە. بەڵام ئەم ئینسانانە ئینسانهای شەریفن، ئینسانهای مبارزن، لە سیاسەتێکە اشتباهیان کردووە، تاکتیکەکە اشتباهیان کردووە کە هیوادارم ئەم اشتباهی خۆیان ئیسلاح کەن و ئەوە مطمئنم ئەم سیاسەتە ئیدامە بن ئەڕۆن ئەبنە حزبێکی شیوعیتر و خەڵک حزبی شیوعی ناکا بە ڕەهبەر خۆی. بە خاترەوە تۆ ئەگەر گەرەکت بێ حزبێکی ناسیۆنالیست بۆ نمونە لە کورسانە هەڵبژێری، ئەچی لە بین یەکێتی و پارتیە دانێکیان هەڵبژێری، بە تایبەت دەچی هەروەکەوەی ئەوەیان کردووە دیتر، ئەوەی وا تاکتی تەسیری تەبلیغاتی ناسیۆنالیستی بووە بە پارتی ڕێیداوە. بنابەرین ئێتنان لەو بەینا کەسێک بێهێز و بێدەسەڵات و بێ تاریخ لەم جوڵانەوە وەکو حزبی شیوعی انتخاب بکەن، ئەوە بارزانی و تاڵەوانی انتخاب بکەن. ئەگەر تۆ جێگەیەک هەیە کە پڕیکەیتەوە جێگەی حزبێکی ئازادی خواز، ئینسان دۆست، بەرابەری تەڵەبە کە تۆ ئەمە جوڵانەوەی خۆت ئەشێ لەسەر ئەمە بار بێری سازمانی بی متشکلی کەی بتوانێت ڕێکخراوی لەناو ئەم جوڵانەوەی خۆتا بە وجود بێری تا ئەو بەشە متەوەهمیشە کە چووە ڕێیداوە بەم حزب و بۆ حزب بێتە پاڵتۆ، بێتە پاڵ جوڵانەوەکەی و تۆ دەستەن دەرکاری بووی ڕێت خستووە بۆ ئازادی ئەو خەڵکە خۆیان لەناو ڕێکراوەی خۆیانە بۆ ئازادی خۆیانە و بۆ بگەیشتن بە بەرابەری و یەکسانی خۆیان ڕێگەخەین. ئەگەر ئەمەد پێکرا لاخرە دەوێت شوێن هەیە بۆ مبارزە، ئەگەر ئەمەد پێ نەکراوە تا ئێستا ئشکاڵ لەوان نییە کە لە انتخاباتە شرکەتت نەکردووە، حزبی شیوعیەوە لە ئەوڵ و تاسە شرکەتی کردووە بۆ بەچی تووشە بێ بە یەکێترەوە. بەنابەری ئەو بینە کنارەوە ئەمە ڕێگە حەل نییە، لە هیچ کار ڕێگە حەل نییە. نمونەی دۆماتێرنەوە لە رووسیا لە نیم دەورانە کاری وای کردووە، ئەوڵەن لەنین هیچ نەفعێکی بەوە نەکرد بەو سیاسەتە، وانە لەنین هەر کارێکی کردووە گشتی دروستە. ئەمە یەک. دوو، فەرز کەمە و سیاسەتە لەو دەوران معقوڵ بووە بە خاترەوە جامعە هێشتا جامعە کامڵەن سەرمایەداری نەبوو، هێشتا پاشماوەی دەڕەبەگایەتی لەو مجتەمەعە مانعی زۆر جدی بوو، هێشتا سیاست بەو شکڵەی ئیمڕۆ بۆ خەڵک ڕۆشن نەبوو، جوڵانەوە ئێعترازیەکان متەفاوەتتر بوون لە ئیمڕۆ. هەزار یەک دلیل هەیە کە ئەو وەختە ئەسن تەک ئیمڕۆ مقایسە ناگرێت. بنابەرین ئەو وەختە لەنین چووە لە نەوعی سیاسەتی ترۆر دفاعی کردووە،
پێ فەرمونون تۆش بڕۆ دفاعکە بزان مەیکەی ئەو وەختە لێنین چووە لە اقتصادی جەنگی نێپ دفاعی کردووە فەرموو بزانم تۆ شێکەی ئەخ نەکرێ هەر قسەی والێنین کردی لە دەورەیەکە کردووە هەر ئەو دەورەش بازێکی دروست نەبووە وەڵام دومن زۆربەی سیاسەت دروستەکانیشی ناکرێ کۆپیکەی بۆی مرۆ تۆ ئەشێ مێتۆدی لێنین و مارکس مێتۆدێکیان هەیە بەرابەر بە مجتمع ئەوە معیارت بێ و بێ مجتمعی ئیمڕۆی خۆت جامعی ئیمڕۆی خۆت بەر ئەساسی ئەو مێتۆدە لێک بێەوە و تاکتیکی بۆ انتخاب بکەیت بەرابەرین ئەمەی کە لێنین وای وتگوۆی ئەمە ئایا قورئانە ئەمە قسەی باوەڕکە قسەی کەسانێکە وا کردی لە سیاست حەجێ نازانم ئەمە چ قسەیەکە لەنین لە نامیلکەیەکە وایوت باشە وایوت کەچی کە وایوتی تە ئایا قورئانە شوابێ بۆ موسڵمانەکان لەنین زۆر تاکتیکی ئیشتبایشی بوویتر ئەی بۆ تۆ ئەوانە گشتی هەروەک نامیلکەکەینی تر حەکی من ناکرێت تۆ لە ڕاهبەرێکی جنبشی کارگەری و کۆمۆنیستی لە دنیا قەدیس دروستکەی پێغەمبەر دروستکەی ئەمە کاری کەسانێکە وا لە سیاست واقعاً سەر دەنایێت تۆ بنە کنارە و ئیمڕۆ زەوینێکی واقعی هەیە مجتەمەعێکی واقعی هەیە مشکلاتێکی واقعی هەیە بڕۆ جواب بەمە بدەوە جوابی بەمە لە مجتەمەعی عێراقا لە کوردستانیشە ئەوەیە کە تۆ خەڵک بەرمحوەری مطالباتی خۆیان اعترازاتی خۆیان سازمان بدەیت لە مقابڵەم حکوومەتا بیان هەیەتە خیابان و بتوانی بەوە هێز بکری ئەمە ڕێگەکەی یا توانیەکەی یا ناتوانانی و لەخرە یاواشاش ئەبی بە حەزبێک واکەتی ئەبی بە ئاو لەوێ تر ئەچیتە قەترە قەترە ئەچیتە ئاو تا ئاوی دەست خۆش هاوڕێگیان کاتی بەرنامەکە تاوا پێماوە نزیکی ساعتێکە قالارمادا بوو نیو ساعتێ بەڵام بابەتەکە گەرم و گۆڕ بوویتر بابەتەکانەوەی لێدێ بەدڵنیا و لە داهاتوو بەرنامەی ترمان دەبێت لەسەر بابەتەکانی ڕۆژ و داهاتوو زۆر زۆر سپاس هاوڕێگیان زۆر سپاس هاوڕێیان ئەزیزان و خۆشەویستان زۆر سپاس تا ئێستا لەگەڵمان بوون و پێتان ڕادەگەین ئێمە هەموو هەفتان بەرنامەیەمان دەبێت تایبەت بە بابەتەکانی ڕۆژ و قسەکردن لەسەر داهاتوو و ئێمە ئامانجمان ئەوەیە کە وشیاری گەشە بکار لە کۆمەڵگاوە لە بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەت چێش و بتوانین ئاڵوگۆڕ لە کۆمەڵگەدا بێتەکایەوە و ئێمە وەکو کەناڵ و سایتی ئەنتەرناتیڤ شورایی سربەخۆین بەڵام لایەنگرین بە بزوتنەوەی کرێکاری و لایەنگرین بە هێنانەدی کۆمەڵگەیەکی باشتر و کۆمەڵگەیەکی ئازاد و بەرابەر یەکسان بۆ کۆمەڵگە هەمیشە شاد و ئاسوودە بن ئەگەر هاوڕای بۆچوونەکانی ئێمەن ئەگەر هاودەنگن لە بۆچوونەکانی ئێمە بۆ گەشەدانی بزوتنەوەیەکی هاودەنگی شورایی و بزوتنەوەیەک بێ بۆ ئیدارەدانی کۆمەڵگە لەلایەن خودی خەڵکەوە لە ڕێی ئەنجومەن و شوراکانی کۆمەڵگەوە ئەوە بەرنامەکانمان شێر و بڵاوکەنەوە بە هاوڕێیان و دۆستان تا بگەێنن بۆ ئێمە تەبلیغێک بێ بۆ گەشەدانی وشیاری چینایەتی و گەشەدانی وشیاری جەماوەری بۆی ناڕزایەتی و ئەو ناڕزایەتانەی لە کۆمەڵگەدان بەرەو ڕێکخراوبوونی بەهێزتر و پڕکاریگەرتر ئاراستە بکرێت و بانگەواستان دەکەین کە هاوکارمان بن و هاوپشتمان بن لە بڵاوکردنەوەی بەرنامەکانمان هەر سەرکەوتوو بن کات و ساتێکی خۆش ماڵ ئاوە هەر بژین بە شادی